پەتای سوکچوون و ڕوشانەوە لە ناو منداڵانی سلێمانی بڵاوبووەتەوە. لە سەرەتای مانگی ڕابردووە تاوەکو ئێستا 824 منداڵ تووشی پەتاکە بوون و لە نەخۆشخانەی منداڵان چارەسەریان بۆ کراوە. بەڕێوەبەری نەخۆشخانەکە دەڵێت تا ئێستا نازانن سەرچاوی بڵاوبوونەی پەتاکە چییە، بەڵام ڤایرۆسی و ئەوانەی بە قورسی تووشی دەبن پێویستە ڕەوانەی نەخۆشخانەکان بکرێن. لە یەکی شەشەوە هەتاوەکو دەی شەش لە یەکی شەش هەتا دەی شەش 641 نەخۆش داخڵ بووە. لەو 641 نەخۆشە 150 سکچوون و ڕوشانەوە بوو. ئەمە هی ئاماری مانگی شەشی ئەم دەڕۆژێ. هی مانگی پێشوو کە مانگی پێنجەکە 2472 نەخۆشمان داخڵ بۆ بە کۆی گشتی لە ناو نەخۆشخانەکە 674 سکچوون و ڕوشانەوە بوو. واتە گەر بەراوردی کەین بە ساڵانی پێشوو سکچوون و ڕوشانەوەکان کەمترێکین. ئێمە لە کۆی 2500 نەخۆش 600 نەخۆشی 600 نەخۆشی سکچوون و ڕوشانەوە بۆ هی مانگی پێنج. پزیشکێکی منداڵان ڕێنمایی دایکان و باوکان دەکات و مەترسیەکانی پەتاکە ڕوون دەکاتەوە. زۆر گرنگە دایکان و باوکان لە خۆیانەوە دەرمان بەکار نێنن و لە هەمان کاتدا ئەگەر مناڵێک تەمەنی بچوو بوو کەمتر بوو لە 1 ساڵ و نیشانەکانی وشبوونەوەی تیا دەرکەوت، خواردنی بۆ نەخورا و لە هەمان کاتە تای زۆر بەرز بوو، پیسایی خوێنی لەگەڵا بوو، هۆشی بەرەو خراپی ڕووی بەبێ دواکەوتن بگەێنرێتە نەخۆشخانەوە. ئەگەر حاڵەتەکە سووک بوو نیشانەکانی وشبوونەوەی تیانە بوو ئەکرێ هەر لە ماڵەوە بە پێدانی شۆربای برنج شلەمەنی و ئەو مغەزەی کە هەیە ORS و دابەزاندنی تا ئەماکرێت لە ماڵەوە چارەسەر بگرێت بەبێ پێویستی بە نەخۆشخانە بێت. ساڵانە پەتای سکچوون و ڕوشانەوە بڵاو دەبێتەوە. مەترسیەکانی ئەم پەتایە بۆ سەر منداڵان کاتێک دروست دەبێت کە دایکان و باوکان پشتگوێی دەخەن و منداڵەکانیان تووشی وشکبوونەوە دەبن. بۆیە پێویستە لە کاتی توشبوونی منداڵ بە پەتاکە ڕەوانەی نەخۆشخانە بکرێت بۆ چارەسەرکردن. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.